خۆپشاندانی مامۆستایان، فەرمانبەران، هاوڵاتیان و توێژەکانی دیکەی سلێمانیە هاتوون بە وەزیری پەروەردە بڵێن وشەی دەبێت بەسەر سلێمانیدا ناچەسپێت و دەبێت وەزیری پەروەردە داوای لێبوردن بکات. ئەمە نەتیجەی فەرمانڕەوایی و حکومڕانی 30 ساڵی ڕابردووە، نەتیجەی فەرمانڕەواییەکی فاشل، نەتیجەی سیستەمێکی حکومڕانی شکست خواردوو، نەتیجەی دەسەڵاتێکی ئستەمکار و تاڵانکار، نەتیجەی دەسەڵاتێکی خۆسەپێن. بۆیە کە ئێستا ئێمە وەکو هاوڵاتیانی بە شەرەفی کوردستان وەکو مامۆستایانی باڵوێست داوایان لێکەین ئەگەر یەک زەڕە شعوری حکومڕانیان هەیە، ئەگەر یەک زەڕە هەست بە بەرپرسیارەتیەکان هەر ئەمڕۆ دەست لە کارەکێشنەوە، هەر ئەمڕۆ ئەم کابینەی نوێ هەڵەوەشێنەوە. لە بەرامبەر ئەو شە ناپەروەردەیە ناسیاسیە نادیبلۆماسیی وەزیری پەروەردە بەرامبەر بە مامۆستایانی بە شەرەف و خەڵکی هەرێمی کوردستان بەکارهێناوە کە ئەڵێ دەبێت دەوام بکەن. ئێمە بە شێوەیەکی پەروەردەیانە بە شێوەیەکی ڕۆشنبیرانە پێڵێن بە زمانێکی پەروەردەیانە هیوادارین داوای لێبوردن کاوە پێڵێن ئەو جۆرە لە قسەکردن و ئەو تۆنە لە قسەکردن بەرامبەر بە مامۆستایانی هەرێمی کوردستان تۆنێکی ناشرینەوە ناپەروەردەیە و بە پەروەردەیانە پێڵێن مافەکانمان بدەن، بە پەروەردەیانە پێڵێن ئەو زوڵمە زۆرەی بەرامبەر بە مامۆستایان نەکرێن، بەرامبەر بە خەڵکی هەرێمی کوردستان نەکرێ کۆتایی پێبێنن و بە پەروەردەیانە ئێمە پێیان دەڵێن بایکۆت بەردەوامە تاو کاتێک کە مامۆستایان بە مافەکانی خۆیان نەگەن. مامۆستایانی وانەبێژی لە نێو بازنەی خۆپشاندانەکان و ناڕەزاتیەکانن. ئەوە دیمەنی فراوانی ناڕەزاتیەکانە. وانەبێژان دەڵێن یان دامەزراندن یان بەردەوامی بایکۆت. پەیامی ئێمە یەک وشەیە، یەک چارەسەرە، دامەزراندنە و هیچی تر. دامەزراندن. ئەگەر کەسی تریش دابنێن هەمان پیشەی ئێمە ئەوە ئەکاتەوە. لەبەرەوەی وابزانم ئەوەی تۆزێک ویژدانیانە و لایەنی مرۆڤایەتی بێ بە هیچ شێوەیەک ئەو زوڵم و ستەمە قبوڵ ناکات. هیچ کەسێک نییە مانگی بە 200,000 کەشتە مەعاشی مانگی 8مان وەرنەگرتووە نیوەکەیەتی بڕواتەوە بۆ دەوام. لە خۆپشاندانەکەی سلێمانی فەرمانبەرانی شاوشانی مامۆستایان بەشدار بوون و داوای پلەبەرزکردنەوە و پێدانی موچەفەوتاوەکانیان دەکەن. حکومەتی هەرێمی کوردستان ئەوە بۆ ماوەی زیاتر لە 9 ساڵە بەفعلی زیاتر لە 9 ساڵە نەیتوانیوە چارەسەری ئەم دۆخە بکە. بەڵام سوالەکە ئەوەیە ئایا یەکێک کە خۆی بۆ خۆی دۆخێکی خۆڵخان بێ چۆن نەتوانێت چارەسەری بکات. بۆ ختووکەدانی هەستی خەڵکی ماوەیە کە حکومەت دایک و باوکی قوتابیانی کردووە بە پاساو بۆ شکاندنی بایکۆت. بەڵام لە خۆپشاندانەکەی سلێمانی قوتابی و دایک و باوکی قوتابیش بەشدار بوون و داوایان کرد چیتر کۆتایی بێت بەم ستەمەی لە مامۆستا و فەرمانبەر و موچەخۆران دەکرێت و پێویستە بایکۆت بەردەوام بێت. دەستخۆشیان لێکم زۆر سپاسیان دەکەم. دایکی تەلەبەم تەقاوتم 2 تەلەبەمێ بەچی بەخێوکەم 3 مانگە ڕاتبووم وەردەگردا. ئیستەوتم ێوارەوتم بتیان بایکۆتەوتم ئەڕۆم دایکی تەلەبەم تەقاوتم قەرزەکەم لەم لاولەولا هەتا ڕات بەکەمە دەرەیدەمەوە ئەم مانگەی تر بەو شێوەیە ئەژێم. بەسە دزی بەسە گەندەڵی بەسە خەڵک فرۆشتن. دەمە وتمان سەدام حوسێن بڕوخێ نەمازانی سەدام حوسێن درمان لێ ڕاستە بێتەوە. مامۆستایان دایکمانن و ئێمە پشتی دایک و باوکمان بەرنادەین، پشتیان بەرنادەین هەتا ئەو ڕۆژە ئێمێنین واڵێن وەزیری پەروەردە بزانە سەرین بخەرەژە سەرێ ئێمە هەرگیز بێڵە نابین. خۆپشاندانی ئەمڕۆی توێژەکانی سلێمانی بۆ وەڵامی وەزیری پەروەردە بوو کە ڕایگەیاند دەبێت لە یەکشەممەوە دەرگای قوتابخانەکان بکرێتەوە. مامۆستایان دەڵێن وەڵامی دەبێت نابێتە. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.